إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وهو ولي الصالحين وناصر المستضعفين وقاصم الجبارين. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله. نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده. فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. فەضل عشر ذي الحجة، گەورەی دەڕۆژی سەرەتای مانگی ذی الحجە، ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. بزانین ئەو دەڕۆژەی کەوان تیایدا لای خوا چەند گەورەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بە فرسەت و بە هەلی زانیوە تیایە کردەوەی چاک و عەمەلی ساڵحی ئەنجام داوە. یەکێک لە فەضلەکانی خوای پەروەردگار بەسەر ئوممەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە ئەم ئوممەتە هەمیشە وا لە موسمی خێرا و بۆنەی خێرا. ماوەیەک لەمەوبەر موسمێکی زۆر گەورەمان بەڕێ کرد کە مانگی ڕەمەزان بوو. مانگی ڕەمەزان تەواو بوو، خوای پەروەردگار موسمێکی تری هێنایە ئاراوە، ئەویش مانگی ذی الحجە و نۆمینەی حاجیانە و موسمی حەجکردنە. بەڕاستی ئەم ئوممەتە دایمەوا لە خێرا، دایمەوا لە چاکەدا. خوای پەروەردگار نیازی خێری پێی هەیە، خوای پەروەردگار ئیرادەی هەیە ئەم ئوممەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دائما لخيرێکا بێت، دائما خەریکی چاکە بێت، بۆنەیەکی عیبادەت و چاکە و عەمەلی ساڵح تەواو دەبێت، بۆنەیەکی تر و موسمێکی تر ئێتە پێشەوە بۆ ئەوەی لە خێرێکەوە ئەم ئوممەتە بگوازێتەوە بۆ خێرێکی تر. هەمیشە لە تاعەتا بێ، هەمیشە لە چاکەیە بێ، هەمیشە فەرمانبەرداری خوای پەروەردگار بێ جەلە جەلالوه. ئەوە تا سەرەتای مانگی ذی الحجە هاتووە بە پیرمانەوە و وان لە ناویە و موسمی کردەوەی چاک و عەمەلی ساڵحە. زۆر کەس هەیە قەدری ئەم ڕۆژانە نازانێ، بەڵام وتراوە قەدری زێر لای زێرنگەرە، قەدری ئەم ڕۆژانە لای پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بۆیە پێم خۆش بوو وەبیری هەموو لایە بخەمەوە کە ئەم ڕۆژانە ڕۆژانێکن دەگمەنن، ئەم ڕۆژانە ڕۆژانێکن زۆر پیرۆزن، زۆر گەورن. بە فرسەتیان بزانین، بیان خوازینەوە، بەکاریان دێنین بۆ کردەوەی چاک، بەکاریان دێنین بۆ عەمەلی ساڵح. خوای پەروەردگار جەلە جەلالوه لە قورئانی پیرۆزە باسی ئەم ڕۆژانەی کردووە، بە گەورەی داناون. فەرموویەتی لە ناویانە چی بکەن؟ أعوذ بالله من الشيطان الرجيم ويذكر اسم الله في أيام معلومات
ابن عباس فرمي أيام معلومات أيام العشر ذي الحجة، أيام العشر من ذي الحجة. خوا جل جلاله دفرميت بايادي خوا بكن لو روجاندا كدياري كراو زادراون، يادي خوا زور بكن، ذكر زور بكن. أو روجا زانراوانك فامانا روجاني نوميني حاجيانا كابن عباس رضاي خواي لبي لتفسيرك يا آماجي بيكا. أي مروفي عاقل بضايعي مدى أم روجانا، أي مروفي قورا موسمي قورا بهل بزانا، أي أو كسي قدري زمان قدري كاتي خود قريب، أي أو كسيكا أتوي خوا بتخات بهشتوا أم روجانا فرستن بيغمر صلى الله عليه وسلم زور بقرنقيوا أما جيبم روجانا كردوا روني كردوا توبو أمتكي أم روجانا چند قورن نوميني حاجيان چند بيروزا كردوي چاك تيايان دا چند قوريا. فرمويتي ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام، يعني أيام العشر من ذي الحجة. بيغمر صلى الله عليه وسلم فرموي هيج كردويك لا إخوا خوشويستر نيا بأندازي كردوا لم روجانا دا. هيج كردويك لا إخوا قورنيا بأندازي كردوي چاك لم روجانا دا. وتياني بيغمري خوا صلى الله عليه وسلم ولا الجهاد في سبيل الله جهاد تيكوشان وخو بخت كردن لبيناي خوادا باندازي كردوي چاكا لم روجانا دا لا إخوا قورنيا. فرمي بلي ولا الجهاد في سبيل الله جهاد تيكوشانيش لبيناي خوادا كسبيكا باندازي كردوي چاكا لم روجانا دا لا إخوا خوشويزنيا إلا كسر نبي بروا بوتي كوشان وجهاد لبيناوي برزبونوي كلمي لا إله إلا الله نقرته خويشي ومالشي نقرته تيابتي أنجا خيري أو كسي هيا لم روجانا دا عبادة دكات بفرزتي بزانم. أما قصيت يا غمرة صلى الله عليه وسلم قصي كسي كما ينطق عن الهوى لخويا وقصي نكردوا هم قصكاني وحيا همو فرمایشتەکانی فرمایشتێکن خوای پەروەردگار پێی فەرمووە بۆیە بە فرسەتی بزانن بەکەمی مەزانن کردەوەی چاک لەم ڕۆژانەدا زۆر گەورەیە. خوا بە نەسیبمان کا ئینشاء الله. حافظ ابن حەجەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت بۆچی کردەوەی چاکە لەم ڕۆژانەدا زۆر گەورەیە. بۆ کردەوەی چاکە لەم ڕۆژانەدا لای خوا خۆشەویستە. ئەفەرمێ لأن هذه الأيام تتضمن أمهات العبادات چونکە لەم چەند ڕۆژەدا لەم دە ڕۆژەدا هەرچی عیبادەت و خواپەرستی هەیە تیایاندا کۆ دەکرێتەوە. نوێژ، ڕۆژوو، حەج، سەدەقە و قوربانیکردن. ئەمانەش کەسێ ئەیان کە ئەهلی تەوحید بێ أهلي لا إله إلا الله بيت كواتا هرتين أركانكي إسلام لم تن روجدا هموي بيكا وكو كريتوا كغورترين يعني لم روجانا دا حجي مالي خوايا ويا براستي كردوي شاكال لم روجانا دا كردويك نمونية كردويك خواي پروردگار حسابي تايبتي بودكا ويا بيغمر صلى الله عليه وسلم نوميني حاجيان بروجوك بوا بقبيري فرمودي بيغمر صلى الله عليه وسلم كابن حبان رواياتي كردوا لقل إمام أحمد أفرمي بيغمر صلى الله عليه وسلم نوميني حاجيان بروجوك بوا وهروها صعنيان دفرمون أفضل الأعمال قولترين كردوا روجوا همو عملك بيغمر صلى الله عليه وسلم دیاری نەکردووە کام کردەوە هەر کردەوەیەک و هەروەها ڕۆژوشێکە کە لەوانەی کە کردەوەی باشە و
خوای پەروەردگار پێی خۆشە بۆیە نیەت بێنە ئەگەر ئەتوانی بە ڕۆژوو بە لای خوای پەروەردگار خێری زۆر هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ما من عبد يصوم يوما في سبيل الله هەر بەندەیەکی خوا لە پێناوی خوادا ڕۆژێک بە ڕۆژوو بێ إلا باعد الله بذلك اليوم وجهه عن النار 70 خريفا إلا بهوي أو روجوا وكيك روج بروجوا لبرخوا خواي پروردگار حفتا پايز لآقري جهنم دمو چاوي دور خاتوا خوا بنسيمان كان إن شاء الله يك روج بو خوا بروجو بي حفتا صال لآقري جهنم دور كويتوا بويا بفرستي بزانن روجو جكك لو عمل صالحاني كلام روجانا دا أنجام أدريت ئەم ڕۆژانە ضایع مەکەن ئەم ڕۆژانە با بەسەر ماناتێ نەبڕێ بە غافڵی بە لەهو لەعب بە گوناح بەڕاستی خێری خوای پەروەردگار زۆرە بەسەرمانە خێرمە خێری خوای گەورە زۆرە بەسەرمانەوە خوا بۆ بیانوو ئەگەڕێ بمان خاتە بەهەشتەوە ئەگەر ئێمە بمانەوێ بەهەشت بەدەستهێنان زۆر ئاسانە لەم کاتەدا خواهی گەورە جل جلاله باسی ئەیام المەعلومات دەکات ڕەنگە هەندێک کەس وا گومان بەرێ تەنها ڕۆژەکان گەورەن شەوەکانی گەورە نین زاناکان دەفەرمون ئەگەر لە قورئانی پیرۆزە یا لە فەرموودەکانی پێغەمبەرا صلی الله عليه وسلم بە مطلقی ناوی ڕۆژ برا لە قورئاندا ئەوە واللەیل تابع له شەویش تابعی ئەوە و شوێنکەوتەی ئەوە واتە هیچ کەسێک نەزانێ تەنها نۆمینەی حاجیان ڕۆژەکەی گەورەیە نا شەوەکەش وەکو ئەو گەورەیە هیچ کەسێ نەزانێ نۆمینەی حاجیان تەنها شەوەکەی گەورەیە نا ڕۆژەکەشی گەورەیە ئەوە تا خوای گەورە ئەفەرمێ والفەجری وەلەیال عەشر لێرەدا خوا ناوی شەوەکانی نۆمینەی حاجیان ئەبات كابن عباس كابن كثير برحمت بأفرميه ليال عشر واتأود الروج شوي سرتاي مانجي ذي الحجة وقولترين كردوا لم در روجدا مروفي مسلمان أنجامي بدا بريتيا للروج قرتني روجي عرفة روج قرتني روجي حج الحج عرفة قولترين روجي صار روجي عرفية أو روجي شيطان تيايا زليلة ابن عباس فرميه شيطان فر يوم بدر شيطان لروجي بدر كفريشتكاني بني رايكر بلا مصب على رأسه التراب يوم عرفة لروجي عرفتا شيطان قرأ بيوي الله من صالة بناحيان بيكم استبهي دعاء واخواليان خوش بيت روجي عرفة روجك شيطان تيايا زليلة شيطان تيايا رسوايا شيطان تيايا براستينا أميد بيد رنجب في رؤى الروات أمهم ما نبونا لقل عبدكاني خوادع يان خاتكار بو أوي جناحيان بيبكا روجي عرفة بيته كاري أوي كعبدكاني خوال لجناح باد ببنوا سنة لو الروجدا مروفي مسلمان بالروجو بيه إلا حاجين بيه شنك براس في حج مشقته نارحتية سنة أوتانك كحاجي بروجو نبي بؤوي ليتقوى على أعمال الحج بؤوي هذي هبي بتواني كردوكاني حج ومراسيني حج أنجام بدا ليتقوى على الدعاء تواناي هبي بصر دعاء وبصر ذكر وأستغفر الله بروجو نبي بلام غير حاجي سنة أو كسب بروجو بيت برسيار لبيغمبر كلا صلى الله عليه وسلم سئل رسول الله صلى الله عليه وسلم عن صيام يوم عرفة درباري روجو يوم عرفة درباري روجي عرفة سئل رسول الله برسيار لكلا بيغمبر صلى الله عليه وسلم شونا بيقرين يا نيقرين خيالكي كامية فرمي يكفر السنة الماضية والسنة الباقية بوهي روجي عرفة
خوای پەروەردگار گوناحی 2 ساڵی ئەو کەسە پاکەکاتەوە و ئەبێتە کەفارەتی گوناحی 2 ساڵ خوا بەنەسیبمانکە ئینشاءالله کە ئەکاتە ڕۆژی پێنجشەممەی داهاتوو هەمومان ئینشاءالله هەوڵبەین بە گەورە و بچووک و پیا و ئافرەتەوە بۆمان کرا پێنجشەممە بە ڕۆژوو بین و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی أفضل الدعاء دعاء يوم عرفة قولترين دعاء روج عرفية وأفضل ما قلته أنا والنبيون من قبلي قولترين قسيك وشيك ذكرك كمنو بيغمبراني بيشقم كرديانا أميا لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير أم دعاء لروج عرفة زور بخوينا يا دي خوا زور بكن هميشا اما دعاء توحيدا بردوام بيخوينن نقبة زمان بدليش توحيد كامية اقرار بزمانة وهروها بدل عقيدة دوابيت وعمل بالجوارح وبكردوكانيش عمل بلا اله الا الله بكيت لا اله الا الله كليلي بهشتا كليلي دنداني هي او دنداناني نبي قفل ناكاتوا وهروها دندانەکانی لا إله إلا الله تكليلي بهشتا کردەوەی چاک نەبێ ئاگامان لێیان لێ مسلمانەکان ئەم ڕۆژانە فرسەتن لە ساڵێکا یەک جار دووبارە ئەبنەوە و کۆمەڵێکمان دنیا بەجێ ئێڵین و نەیان بینینەوە عەمەلی ساڵح پێویستە پرسیار کرا لە شافعی پێیان وت گەورەترین کردەوەیە کامەیە کە ئینسان لە خوا نزیک کاتەوە چ کردەوەیەک ئینسان لە خوا نزیک ئەکاتەوە شافعی دەستی کرد بە گریان فەرمووی کردەوەیەکە کاتێ خوای پەروەردگارە سێرت ئەکا وا بزانی غەیری خوا هیچ شتێکی ترت مەبەست نییە لەبەر خاتری بەهەشت خواپەرستی مەکە لەبەر خاتری ترس لە دۆزەخ خواپەرستی مەکە لەبەر خاتری خۆشەویستی خواپەرستی بکە وا سێرت بکە خوای پەروەردگار کە هیچ مەبەستێکت نییە ئیلا ڕەزامەندی خوا نەبێت عیبادەتی تجار بکە تجار عیبادەتی عەبید مەکە عیبادەتی ئەحرار بکە عەلی شەریعەتیە فەرمێ عیبادەتی ئەحرار ئەوەیە خواپەرستی بۆ خوا بکەم نەک لە خۆشی بەهەشت نەک لە ترسی دۆزەخ بەڵکو لەبەر ئەوەی خوا مستحەقی عیبادەتە ئەوە خواپەرستی بکە ئەوە گەورەترین عیبادەتە بەڕاستی مسلمانەکان هەموو شتێک کۆتایی پێدێ ئیلا کردەوەی چاک نەبێت هەموو شتێک تەواو دەبێ ئیلا کردەوەی چاک نەبێت بە ئەندازەی مانەوەت لە دنیادا هەوڵ بۆ دنیا بە بە ئەندازەی مانەوەت لە قیامەتە هەوڵ بۆ قیامەت بە ئینشاء الله من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها ثم إلى ربكم ترجعون هەر کەسێک کردەوەی چاک بکا بۆ خۆیەتی هەر کەسێکیش خراپ بێت ئازاردەر بێت خراپکار بێت ئەوە هەر لەسەر خۆی ئەشکێتەوە بەڕاستی با خۆمان مەشغوڵکەین لەم چەند ڕۆژەوە بە ذیکر و یادی خواوە بە کردەوەی چاکەوە بۆ هیوایی خوای پەروەردگار ئیسلاحمان بکا ئینشاء الله ژیان فرسەتە و ژیان فرسەتی زۆری تایە ئەم چەند ڕۆژە پێویستە بەم شتانە بەسەربەرین یەکەم التەوبەة الصادقة تەوبەیەکی ڕاستەقینە پەشیمانبوونەوە لە گوناح دووهەم البعد عن المعاصي دوورکەوتنەوە لە گوناح تاوان و سەرپێچیکردن دوورمانە خواتەوە لە خوا هەر کەسێک گوناحبار بێ لە خواوە دوورە وەکو چۆن هەر کەسێک کردەوەی چاک بکا لە خواوە نزیکە بۆیە بەڕاستی خوای پەروەردگار سوێنی بەم چەند ڕۆژە خواردووە والفەجر وەلەیال عەشر سوێنی پێ خواردوون هەر کەسێک بزانێت سوێن چەند گەورەیە سوێندی خوا بە شتێک بیخوا کەواتە ئەو شتە لای خوا زۆر گرنگە بۆیە پێویستە الله ئەکبەر الحمد لله لا إله إلا الله أستغفر الله ذكر زۆر بکەین لەم ڕۆژانەدا فاذكروني أذكركم وهروها عملي صالح لم روجاندا زور خيري هي مسلمانكان زانكان دفرمون
فضل صلاة الضحى في 10 ذي الحجة أفضل من صلاة الضحى في غيرها. قوريت نيجي تشتنقا لا روجي ذي الحجة دا لما روجدا زور خيري زيادة لروجا كاني تر وهروها صدقي أمن الروجا زور خيري زيادة لصدقي روجا كاني تر وهروها روجو وهروها نيجي سنة نيجي فرض عملي صالح صلة رحم لهمو روجا كانت الخيري زيادة لم روجانا دا چونکە بەڕاستی مسلمانەکان ئەم ڕۆژانە ڕۆژی حەج کردەوەیەکە لە تەمەنا جارێ فەرزە وا لە بەرامبەری 70 ساڵ نوێژەوە 70 ڕەمەزان ڕۆژووەوە ئەگە ئینسان خوا بەنسیبی کا و تەمەنی هەبێت. بۆیە با تەمەن بە فرسەت بزانین بۆ هیوایی خوای پەروەردگار کۆمەکیمان بکا بتوانین ئەم ڕۆژانە زیندووکەینەوە ئەم ڕۆژانە ئومێدمان بەخوا هەبێت دووزانە لە ڕۆژی عەرەفەدا لەسەر کێوی عەرەفە ڕاوەستا بوون یەکێکیان وتی ئای چەند دیمەنێکی جوانە ئەم هەموو حاجیە هەموو بە زمانی جیاجیا بە ئیحرامێکە وەڵی کوفنە هەمووی دوعاکە لە شوێنێکە ئەپاڕێتەوە لە یەک زات فەرمووی ئای چەند دیمەنێکی جوانە ئەگەر گوناحبارێک وەکو منی تیانە بوایە. ئەوێ دریشیان وتی من پرسیارێکت لێ یەکەم وتی چییە؟ فەرمووی کێ زۆر ناومێدە لەم ڕۆژەدا، کێ زۆر گوناحبارە لەم ڕۆژەدا، کێ زۆر تاوانبارە لای خوا لەم ڕۆژەدا؟ ئەویش فەرمووی ئەو کەسەی لای خوا لەم ڕۆژی عەرەفەدا زۆر تاوانبارە ئەو کەسەیە کە وا گومان بەرێ خوا لێ خۆش نابێت، ناومێد بێ لە ڕەحمی خوا کە عیبادە دەکەن بۆ ئومێدەوە بیکەن، چاوەڕێی ڕەحمی خوا بکەن. ئێمە کرێکاری خواین، ئێمە عەبدی خواین، خوای پەروەردگار ئینشاءالله ناومێدمان ناکا. داوا لە خوا دەکەم خوا کۆمەکیمان بکە بتوانین ئەم چەند ڕۆژە زیندووکەینەوە بە عەمەلی ساڵح بە ڕۆژووی عەرەفە بەکردنەوەی چاک ئینشاءالله. خوا لە گوناهمان خۆش بیت، خوا عاقبەت خێرمان کەیت، خوایە ئیمانمان سەلامەت کەیت، خوایە تاعەتمان لێ قبوڵ کەیت، خوایە حەجی حاجیان قبوڵ کەیت، خوایە حەجی حاجیان قبوڵ کەیت، دوعاکانیان بۆ ئێمە قبوڵ کەی یا رب العالمین. یا ربی هەر کەسێ حەجی نەکردو بەنسیبی بێ یا رب العالمین. یا ربی هەر کەسێ کردێتی لێ قبوڵ کەی یا رب العالمین. خوایە لە گوناحی باوک و دایکمان خۆش بی، لە گوناحی مردووەکانمان خۆش بی، خوایە شیفای نەخۆشەکانمان بی، خوایە شیفای نەخۆشەکانمان بی. هەر کەسێ بەنامە و بە قسە و بە تەلەفۆن دای دوعای خێری لێ کردوین خوایە تۆ بە حاڵی ئەزانی، خوایە شیفای بی لەبەر خاتری اسمی عەظەمی خۆت، لەبەر خاتری ئەم ڕۆژە مبارەکانە خوایە شیفای نەخۆشی ئومەتی پێغەمبەر بی، خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، دوعاکانمان گیلا بکەی، هەرزانی خەیتە وڵاتمانەوە، وڵاتمان ئاوادان کەیتەوە، وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادی بپارێزی. یا ربی خوایە گیان هەر کەسێ یارمەتی ماڵەکەی تۆ ئەدا بە گازی مۆلیدە و بە یارمەتی ماڵەکەی تۆ، یا ربی خوایە گیان ڕزقی زیاد بکەی، یا ربی خوایە ڕزقی زیاد بکەی، خوایە ڕزق و ڕۆزی حاڵمان بەنسیب بکەی. یا ربی خوایە گیان داوا لێ دەکەم ئەوەی دیفاعمان لێەکە ناجیحی بکەی، ئەوەی خائینە خوایە چاکی بکەی، ئەگەر چاک نابێ خوایە لە ناوی بەری. یا ربی خوایە هەرزانی خەیتە وڵاتمانەوە، خوایە بە ئیسلامەتی بمانژێنی، بە ئیسلامەتی بمامرێنی، خوایە بە شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين. الحمد لله رب العالمين. أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.